ئومێدەوارم ماتوانی بیتون بتوانین پێکەوە لە ئێستا و لە ئایندە ئەم پەیامانە بگەینین تاوا لێ بیتن ئەم گەلە بە هەموویەوە بە هەموو ئاستەکان و چینەکان و ڕەنگەکان و ئایدۆلۆجیەکان و نەتەوەکان پێکەوە بتوانین بژین بۆ واقعێکی باشتر بۆ خۆمان و بۆ ئەم جیلە تازە پێگەشتووی پەیدا بکەین. تایبەکان زۆر ڕازگویانە ئیشیان کردبوو، یعنی کە ئەوەی دیتی بیان ئەوەی کە بینی بیان لە دەوروبەریان ڕاستەخۆ گواستی بیانەوە. یعنی لەوە تێگەیشتین کە منداڵەکانمان کەم وێنە دروست دەکەن، یعنی گرنجێکی زۆر ئەو تۆ بە وێنە نادری لە قوتابخانەکان، یعنی بەگشتی وێنەکان سادە بوون. من لە ڕووی لەو ڕۆوە کە تەقیمی وێنەکان بکەین کە وێنەیەک بێ دەربڕی گشت بێ و تەنها کەس فرامۆش نەکرابێ هەوڵ بدەین ئەو وێنانە هەڵبژێرین. لژنەکە لەسەر ئەو ئەساسە بووە. تێڕوانینی من بۆ ئەو مۆزوعە لەو ڕوانگەیەوە بووە کە سەیری وێنەکان بکەم کە لەگەڵ سیاسەتی مؤسسەیەک وەکو مؤسسەی پەرلەمانی کوردستان کە مؤسسەی گشتیە بگونجێت. هەر یەکە و بە زۆرێک خۆشەویستی خۆی دەربڕێ بوو بۆ نیشتمان هەبوو لە شارەکەی خۆی دەڕێ بڕێ بوو، وێنەی قەڵای کرد بوو، وێنەی مینارەی کرد بوو، وێنەی شارەکەی خۆی کرد بوو، سلێمانی کرد بوو یا وێنەی هەڵەبجەی کرد بوو، بۆ جۆرەی خۆشەویستیەکەی دەربڕێ بوو. زیاتر لێرکانە کە سەرنج زمانی زۆر ڕاکێشە زیاتر خۆشەویستیان بە ئاڵات دەربڕێ بوو. لەگەڵتانم لەبەرەوەی وەزارەتی پەروەردەش هاوبەشێکی ئەم پرۆژەیە بووە و دوای دیراستکردن و ڕاگۆڕینەوە لەگەڵ دەستگای ڕوانگە ئەو بڕوایەمان هەبوو کە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی گرنگە و کاریگەریشی دەبێت لەسەر نەوەکانی داهاتوو.